الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على قائد المرسلين نبينا وحبيبنا وشفيعنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار، اللهم آمين. براني بەڕێز و خۆشەویستم خوشکانی ماندارم بیسەران و بیرەناری بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و ستایشی خوای تەعالاکەم کەوا لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستە لە ئەڵقەیەکی تر لە زنجیرە ڕوودا و گەلی ڕاستەقینەی قوربانیانی خۆشەویستی پێکشاد ئەبینەوە لە باسێک لە چیرۆک و ڕووداوێکی ڕاستەقینەی تردا. خوای گەورە سەربەرزمان کە اللهم ئامین. ئەچینە خزمەتی یەکێکی تر لەو بەسەراتە واقعیانەی کەوا ڕووی داوە لە نێو کۆمەڵگەی ئیسلامیدا. ئەبوو عەبدوڵڵا بمان ئەگێڕێتەوە لە ژێر ناونیشانی بەڵام شەیتان چوارەممان بوو. ئەڵێ بەڕاستی نازانم بە چ شێوێت چۆن ئەو چیرۆکە ڕوو ئەدا بۆتان بگێڕمەوە کە ماوەیە پێش ئێستا بەسەرمانە هات. ئەو چیرۆکەی کەوا ڕێڕەوی هەموو ژیانی منی گۆڕی، واتە لە گومڕایی و سەرلێشوایی خوای گەورە هیدایەتی دام بۆ ڕێگەی ڕاست. ئەڵێ لە ڕاستیان یازم نەبووە کە پەردەی لەسەر هەڵماڵم و باسی بکەم، بەڵام کاتێک کە ناخم ئەبزوێنێ و ناڕەحەت مەکە و بێزارم ئەکا ئەبێ هەردەری بڕم بۆ خەڵکێک، ئەبێ لانی کەم بۆ گەنجەکانی باس لێوە کەم وەکو ئێمە تووشی فەساد و فیتنە نەبن، ئیسفادەی لێ بکەن، سوودی لێوەرگن لەسەر ئەو حاڵەتی کە بەسەر منا هاتووە. بەڵێ لەسەر شتێکا بەهەڵە نەچن کە پێوتی خۆشەویستیەکی درۆدە لەسە و سەرزارەکی، خۆشەویستیە کەوا تەنها کچ و کوڕێ بەرژەوەندی تێرکردنی جنس و ئارەزۆکانیانە و هیچی تر، هیچ خۆشەویستێکی ناخ نییە، تەنها ڕووکەشێک و درۆدە لەسە هیچی ترە. بەڵێ ئەڵێ لەبەر هەمووەمان ناچارم ئەو ڕووداوە بگێڕمەوە، بۆیە ئەڵێ ئێمە سێ هاوڕێ بووین. ئەوەی کە کۆمانیە کردەوە سەرکەشی و یاخیبوون بوو لە خوای پەروەردگار، بئەمری خوای پەروەردگار کۆی کردبووین، واتە لەسەر مێزی مەشروب و زینا و بار و مەیخانەکان پێکەوە بووین. بەڵێ ئەڵێ نەخێر ئێمە سێ چوار کەس بووین، بەڵام چوارەممان شەیطان بوو، تەنها سیان نەبووین، ئەڵێ چوارەممان شەیطان بوو، چونکە هەرچی نەخشە و پیلانێک کە بۆمان داڕێژا لەلایەن شەیطانەوە بوو. ئەڵێ ئێمە بەردەوام لە ڕای ئەو کچانەدا بووین کە بە قسەی لووس و جوان هەڵەخەڵەتێن، پاشان دەمان بردن بۆ کێڵگەکانی دەرەوەی شار، بە سیارە ئەمان بردن ئەمان گەڕاندن، ئەوانیش لەگەڵمان ئاهاتن. کاتێک ئەمان بردن بۆ شوێنان لەوێ کە سەرسام ئەبوون ئەیان بینی ئێمە ئەبین بە گورگێک، یەکەم جار بە قسەی باقوبری خەڵمانە خەڵەتان لەگەڵ خۆمان ئەمان بنە دەرەوەی شار، وتی ئابۆ شێوازە بەردەوامی لەسەر ژیانمان. بەڵام کاتێک ئاچوونە ناو کێڵگەکانی دەرەوەی شار، ئەو باخ و باخاتانەی کە هەیە لە دەرەوەی شار کەوا پەنا بەخوای گەورە ئەگرین، چەندین جورمی زینا و فەسادی تیا ئەنجامە دێ بە پێش چاوەوە ئەمڕۆکە زۆر ئاسایی بۆتەوە لە نێو سیارەکانە، لە نێو باخەکانە پەنا بەخوای گەورە. ئالەو کاتێوتی کچەکان سەرسام ئەبوون، چونکە یانزانی ئێمە بەڕاستی عشقێتیان لەگەڵاکەین، نەیان نەزانی ئێمە بەس لاشەی خۆمانیان پێتێرەکەین و دوایش فڕیان دەینە سەر جادە پەنا بەخوای گەورە. بەڵێ ئابم شێوازەڵێ ڕۆژ و شەومان بەسەر ئەبر لە کێڵگە و لە باخەکانە بەس تەنها جنسی ئافرەتمان بەکارێنە و ئافرەتمان بەکارێنە لە خۆمانە پەنا بەخوای گەورە، و لە ناو خێمە و سیارەکانمانان لە ڕۆخی دەریاکان تا ئەو ڕۆژە هات کە هەرگیز بیرمان ناچێتەوە. ڕۆژێکمان بەسەر هاو ئەم ڕۆژانە بەردەوام بوون، شەیطان چەند جارێکم خۆشیان ناخاتە پێش چاوت، بەڵام ڕۆژێک دێکا کەوتە ناو چاڵەکە و داوی شەیطانەوە پەنا بەخوای گەورە ئەگرین. ڕۆژێک دێکە خوا تۆڵە و عقوبەت لێ بسەنێ خوای گەورە پەنامامدا. ئەڵێ ڕۆژێک وەکو هەموو جۆرەکانی تر چوین بۆ کێڵگەیەک، هەموو شتمان ئامادە کرد و بۆ هەر یەکەمان کچێک میشمان لەگەڵ خۆمانە بردبوو، سێ برادەرەکەم واتە سێ کچیشمان لەگەڵ خۆمانە بردبوو، خواردنەوەی نەفرەت لێکرا واتە مەشروباتی ڕۆحیشمان لەگەڵ خۆمانە بردبوو، بەڵام ئەو شتەی کە بیرمان چوو بوو خۆراک بوو، خواردنمان پێ نەبوو. پاش ماوەیەکێکمان بە سیارەکەی چوو خواردن بێنێ، ناردمانەوە دوای خواردنە، نزیک کاتژمێر 6 بوو، ئەم گەنجە هەر نەگەڕایەوە. ئێمە بەیانەکەی ڕۆشتوین، دەمۆنیۆڕە گەشتوینەتە ئەوێ، وابوو بە سەعات 6 ئەم کوڕە هەر دیار نییە. پاش ماوەیەک ئەڵێ ئیتر کات زۆر تێپەڕی بوو، بە سەعات 10 شەو نەهاتەوە، خەری بۆ مردی نەبرسا، بەم باشە بۆ نەهاتەوە، تەلەفۆنیشی پێنەم و تەلەفۆنی بۆ بکەین. بۆیە بە چاری ناچاری خۆم گەڕامەوە بە سیارەکە بزانم چی ئەبێت، تی بەڵام چیم بینی. کاتێککە گەڕامەوە سەیرەکەم سیارەی برادەرەکەم و کەوتۆتە سەلا و ئاگری پێوە ئەسووتیە پەنا بەخوای پەروەردگار. وتی ئالەو کاتەیە چوم سیرەکەم ئێشتا ڕۆحی تیاماوە، وتی کاتێککە ڕۆحی تیاما بوو بەپەلە گەشتمە سەر لاشەکەی، بەڵام نیوەی لاشەی سوتا بوو پەنا بەخوای پەروەردگار، بەپەلە هێنامە دەرەوە. لەو کاتەوی چیم لێەکەی چی بڵێم، جوابی چی بدەمەوە؟ وتی منیشتم چی ئەڵێ، باسی چیەکەی پێم بڵێ، چی جواب دەیت؟ وتی ئێستا من بڕۆمە بۆ لای خوا چی بەخوا بڵێم. دی ئەو قسەی کردو لە شوێنی خۆیان ڕۆحی دەرچوو پەنا بەخوای گەورە ئەگرین. تی واللهی ئەو قسەیە هەرچی لاشەی منە، هەرچی تووکی لاشەمە بەرزی کردەوە پەنا بەخوای پەروەردگار. لە خەوی غەفڵەت ڕای پەڕاندم، زانیم کەوا بەڵێ ڕاستەکەی، ئەگەر منیش بم لە شوێنی تویا بمرم چی بەخوا بڵێم خوایە چوین ئافرەت ئیغتیساب بکەین و زینایان لەگەڵا بکەین، لە ڕێگەی ئەوە مردم پەنا بەخوای پەروەردگار. بەڵێ بەو شێوازەوتی لەو کاتەیە ئیتر تا نوێژی بەیانی مامەوە لەگەڵ یا تا لاشەکەیم دەرهێنا، وتی بانکی بەیانیدا لاشەم بەجێشت و ڕام کرد بۆ مزگەوت،
ڕام کرد بۆ مزگەوت و لەوێ یەکسەر تەوبەم کرد لەوێ یەکسەر بەپەلە خۆم کرد حەمامی تیا بوو خۆم شۆر غوستم دەرکرد فرمێسک بە چاوەکانمان هاتە خوارەوە چوومە لای ئیمامی مزگەوتەکە داوای لێخۆشبوونم لە خوای پەروەردگار کرد نەم ئەزانی چی بکەم کوڕم چی بووە ئەموو هیچ نەم ئەوێرا لای کەس باسی ئەم ڕووداوە بکەم ئێستاش بۆیە باسیەکەم بۆی ئەم ڕووداوەتان بۆ باس لێوەکەم بزانن بەوەی کەوا یەکێک لە برادەرانی خۆم بووە بۆ عەبدوڵڵا ئەڵێ لە ڕێی زینا و فەساد و مەی خواردن و مەشروباتان مرد لەو ڕێگا مرد و لەو ڕێگاش زیندووە بێتەوە لە ڕۆژی قیامەتە بۆیە براکانم خوشکە ئیماندارەکانم ئەبوو عەبدوڵڵا بۆ شێوازە بۆمان باسەکە ئەڵێ کاتێکی گوێم لە بانگی ئەڵڵاهو ئەکبەر بوو کاتێکەوە بانگ خوێن گەشتە حەیە عەلە السەڵا هەستم کرد ئەمە بانگێکی تایبەتەوە بانگی منەکە بۆیە یەکسەر بەرەو مزگەوت و ماڵی خوا بەڕێکەوتم بەرەو ڕووناکی خوای پەروەردگار بەڕێکەوتم لە ڕێگەی تاریکی نەجاتم و بەویست و ئیرادەی خوای پەروەردگار هەستام خۆم شۆرد و لاشەم لەو هەموو پیسیە پاک کردەوە کە چەندین ساڵە لاشەم لە بۆگەنایە و بۆنی بۆگەنی لێ دێپەنا بە خوای پەروەردگار غەرق بووم لە تاوانە بەڵێ براکانم لەو ڕۆژەوە یەکەم ئەرکم فەرز لە دەست نەچواتە لەو ڕۆژەوە کە دەستم کرد بە نوێژکردن و گەڕامەوە بەلای خوای پەروەردگار ئیتروازم لە عیبادەتی خوای پەروەردگار نەهێناوە سوپاس بۆ ئەو خوای کە تەنها ئەو شایانی سوپاسکردنە ئێستا مرۆڤێکی ترم پاک و خاوێنی بۆ ئەو خوای کە گۆڕان بەسەر بەندەکانیان ئێنێت و ڕێگەی هیدایەتیان پیشان ئەدا براکانم خوشکە ئیماندارەکانم مردنی برادەرەکەی بووە هۆی هۆکاری ئەوەی کەوا خوای گەورە هیدایەتی ئەم بدا بەڵێ ئەوە تا ئەبوو عەبدوڵڵا بۆمان باسەکە و بەردەوامە لە جێڕانەوەی چیرۆکەوی ئەڵێ واشم نیازە بە ئیزنی خوای پەروەردگار بەڕێ بکەم بەرەو حەج و عەمرە بە تەواوەتی خوای گەورە پاکم کاتەوە ئەمە بۆ ڕووداوی بەسەراتی تۆبە و گەڕانەوەی ئەبوو عەبدوڵڵا بۆ لای خوای پەروەردگار بۆیە ئەڵێ من لێرەوە بە هەموو گەنجەکان ئەڵێم ئاگادار بن لە هاوڕێتی و کەسانی کە هەن دەدەن سنووری قەدەغەکراوەکانی خوای گەورە پارێزێت ببەزێنێ پەنا بە خوای گەورە لەم بەسەر هات و ڕووداوی مندا پند و ئامۆژگاری زۆر هەیە بۆ کەسانی کەوا گوێ لە پند و ئامۆژگاری وەرئەگرن بەڵێ براکانم سوود و پندەکانی ئەم چیرۆقی کە باسمان لێوە کرد ئەوەیەکەوە زۆر جار خوای پەروەردگار سیفەتی هیدایەت یا ڕێگەی هیدایەت خاتە بەردەمی بەندەکەی بەڵام ئێمە خۆمانی لی هەڵەدێرین دوور ئەکەینەوە لە ڕێگەی هیدایەت پەنا بە خوای گەورە ئەگینا سوێن بەخوا خوای پەروەردگار عوزرمان بۆ ناهێڵێتەوە بۆ ڕۆژی قیامەت ئیلا شتمان پیشان ئەدا زۆر کەسەیە بە مردنی دایکی بە مردنی باوکی بە خۆشەویستێکی خوای گەورە هیدایەتیەدا زۆر کەسی شەیە ئالە و ڕێگانە خوا هیدایەتیەدا کە برادەرەکەی ئەبینێ لە ڕێگەی مەشروبات و لە ڕێگەی زینا بوون ئەگەر ئەیش بمرێ ئەوها زیندوە بێتەوە لە ڕۆژی قیامەتە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئینسان چۆن بمرێ ئەوهاش لە ڕۆژی قیامەتە زیندوە بێتەوە جا ئەگەرەتەوێت لەسەر ئەساسی دینداری لە خوا ترسی بمری ئەوە دڵنیا بە ئاوا زیندوە بیتەوە ئەگەر لەسەر ڕێی خراپە بی بەخوا قەسەم بمری لەو شێوازە زیندوە بیتەوە لە ڕۆژی قیامەتە داواکارم لە خوای گەورە بۆ خاتی گەورەی ناوجوانەکانی خۆی مردنمان لە کاتی عیبادەت و خواپەرستیا بێ نەک لە کاتی سەرپێچی فەرمانەکانی خوای پەروەردگارە بێ کە لە دنیاشا سەر شۆڕ ئەبین و لە قیامەتیشا خوا بەسەری شۆڕ بۆ شێوازە زیندومان ئەکاتەوە خوشک و برا خۆشەویستەکەم ئاگادار بن بە فێڵ و تەڵەکەکانی شەیتان مەخەڵەتێن ئەو ڕێگانەی کە پیشانتان ئەدا واللهی ڕێگەی ناشەرعی و ڕێگەی هەڵدێرە و لە کۆتاییشا پێتان پێکەنی و گاڵتەتان پێکا وەکو چۆن ئەو گەنجە لەو کاتەیە مرد و لە کۆتایی قسەیاوتی چی بەخوای گەورە بڵێم لەسەر چی مردم و لەسەر چی زیندوو ئەبمەوە داواکارم لە خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتمان کە عاقبەت خێرمان کە هەتا وەکو ئەڵقەیەکی تر و ڕووداوێکی تری ڕاستەقینە بەخوای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه